لە یادی فەرماندە و سەرکردە و کۆمونیستی هەڵکەوتوو هاوڕێ فەرهاد شابانی. هاوڕێ فەرهاد شابانی لە هەفتەی ڕەشەمەی ساڵی 1330 هەتاوی هاوتا لەگەڵ 8 ئازاری 1950 زاینی لە بنەماڵەیەکی ماندوونەناس لە شاری سنە چاوی بە ژیان پشکەوت. بەهۆی لەدەستانی دایکی لە منداڵیدا بە بنەماڵەی خزمێکی سپێردراوە لەگەڵ خوشک و برای ناتەنی منداڵەکانی ئەو بنەماڵەیە و لە ناخی خۆشەویستی قوڵ و ژن و پیاوێکی بەڕێز و خێرخوازدا ئەوەندە بە جوانی گەورە بووە کە قوڵایی مرۆڤایەتی ئەو بنەماڵەیە و بە تایبەتی دایکی دووەمی لەبیر نەکرد تا کۆتایی ژیانی. لە ڕاستیدا ئەو بڕە لە مرۆڤایەتی و پەروەردەکردنی یەکسانی خوازانە و پڕ لە دڵسۆزی کاریگەریەکی درێژخایانی لەسەر کەسایەتیەکەی بەجێهێشت. هاوڕێ فەرهاد کاتێک گەڕایەوە ماڵی باوکی ئاستی هەژاری ئەندامانی خێزانەکەی بە قوڵی کاریگەری لەسەر بوو بۆیە لە تەمەنی 8 ساڵیەوە لە کاتی خوێندندا کاری کرێکاری دەست پێ کرد. بە زیرەکی تایبەتی خۆی لە کاتێکدا کاری بیناسازی سەختی دەکرد لە ژیانی کرێکارانی دیکە و دراوسێ ماندووەکانیدا وردبین بوو. کار و هەوڵدان لەم قۆناغەدا سەختی ژیان و بارودۆخی کارکردنی کرێکاران و زەحمەتکێشان و کاریگەریە تێکدەرەکانی هەڵاواردن و چەوسانەوە لەسەر ژیانیان ئاشنا کرد. بۆ پێی داهاتی هاوڕێ فەرهاد لە زەحمەت و ماندووبوون بەشی ئەوە نەبوو خێزانەکەی لە هەژاری ڕزگار بکات. لە ڕووی ناچاری هاوڕێ فەرهاد وەک کادر لە ئەرتەش دامەزرا. لەم قۆناغەدا بە عەقڵی پرسیارکەری خۆیەوە سەرنجی ڕەهەندەکانی دیکەی ژیانی چینایەتی دەدا. پەروەردەکردنی سەربازانێک کە بە تەواوی ملکەچی پاشایەکی زاڵم و سیستمێکی پڕ لە هەڵاواردن بوو لەگەڵ ڕۆحی هەستیار و ئینسانی ئەودانە دەگونجا. بۆیە بیری لە چارەسەرێک دەکردەوە کە شۆڕشی 57 لە تەمەنی 20 ساڵیدا بە هانای هاوڕێ فەرهادەوە هات. هاوڕێ فەرهاد لە ڕوبەڕووبوونەوەی سەردەمی نوێی شۆڕشگێڕیدا بەکردەوە ڕوبەڕووی ئەنجامێک بەوە لە ژیانیدا. منداڵێکی کرێکاری نظام کە گەیشتە تەمەنی باڵغ بوون ئێستا دەبوو ڕەوتی ژیانی داهاتووی خۆی دیاری بکات. ئەم دیاریکردنەی ڕێگاکە ڕەخنەگەرانە بوو چونکە لە هەمان کاتدا پلانی هاوڕێتی و نزیکایەتی لەگەڵ هاوسەری داهاتووی ڕفێق زارادا نابوو. ئەو لەگەڵ هاوسەرەکەی داهاتووی بەشداریکردنیان لە ڕیزەکانی شۆڕشدا هەڵبژارد. بۆیە بە هاوبەشی لەگەڵ کەسە هاوبیرەکانی هەستەی ئارمانی ئەرتەشی خەڵک لە ناو پادگانی سنە و ئەنجومەنی کوێراوە لە ناو گەڕەکەتەکەدا ڕێکخست. وەک گەنجێکی شۆڕشگێڕ و نێونەری هەستە پەیوەندی بە هاوڕێی گیانبەخت کرد و ئەیوب نەبەوی کادری لێهاتووی کۆمەڵە لەو سەردەمەدا کرد. لە ڕێگەی هاوڕێ ئەیوبەوە بڵاو کراوەی کۆمونیستەکان و هەواڵی شۆڕشگێڕانەی کۆلە کردەوە و بە هاوکاری ئەندامانی ناو هەستەکە لە پادگانی سنەدا بڵاوی دەکردەوە. هەروەها هەواڵەکانی ناو پادگانی بە هاوڕێ ئەیوب و هاوڕێیانی هەستەی ئارمانی ئەرتەشی خەڵک دەگەیاند. سێ هاوڕێی لێهاتوو گیانبەخت کردووی هەستەی ئارمان هاوڕێ عەلی گوڵچینی ناسراو بە سەلاحەڕەش و فەرماندەی کۆمەڵە لە شەڕی 24 ڕۆژەی سنە ساڵح کەیفی و قوتبە گوڵپەروەر هاوڕێی نزیکی ئەو بوون. هاوڕێ فەرهاد وەک ئەندامێکی کارا و دامەزرێنەری ئەنجومەنی کوێراوە لەگەڵ کۆمەڵگەی داکۆکی کار لە ئازادی و شۆڕش و وتەبێژی ناسرا و سەرکردەی کۆمونیست گیانبەخت کرد و هاوڕێ سەدیق کەمانگەر کەوتە پەیوەندیەوە. لە ڕۆژانی کۆتایی ساڵی 1357دا ڕۆڵی هەبوو لە دەست بە سەرداگرتنی سەربازگەی ژاندارمەری سنە و پڕچەکردنی خۆی و ژمارەیەک گەنج. لە چەند ڕۆژێکدا دوای ئەوەی هێزەکانی سوپای ئیمپراتوری تازە و خێرا دواکەوتوو خەڵکی سنەیان بە تۆپ و هاون بۆمباران کرد و هەڕەشەی بردومانی فانتۆمیان لێکردن. ئەو لەشکەرکێشیە چەند ڕۆژە بە نەورۆزی خوێناوی ناسرا. لەو ڕۆژانەدا هاوڕێ فەرهاد چالاک بوو لە دروستکردنی قەڵایەک و بەهێزکردنی ڕێخستنی بنکەی تازە دروستکراوی گەڕەکەکەیان کە لە بەردەم پادگانەکەدا بوو. کاتێک میوانانی سەری ساڵ کە زۆربەیان چەپ و کۆمونیست بوون گەیشتن هاوڕێ فەرهاد هەوڵیدا ئاشنا بێت
بە بارودۆخی سیاسی و خەباتەکانی ناوچەکەی دیکای ئێران و هەروەها ئاشنایان کرد بە خەباتکارانی شار و لادێ. چالاکیەکانی ئەم قوتابخانە شۆڕشگێڕە و بە تایبەتی پەیوەندیە نەشکاوەکانی هاوڕێ فەرهاد لەگەڵ هاوڕێکانی ئەیوب و سدیق کە تا مردنیان بەردەوام بوو، کاریگەریەکی قوڵی لەسەر تەواوبوونی کەسایەتیەکەی بەجێهێشت. لەگەڵ هێرشی ئەرتەش و هێزە چەکدارە کۆنەپەرست و دواکەوتووەکانی ڕژیم بۆ سەر کوردستان لە 28 پوشپەڕی ساڵی 1358 هاوڕێ فەرهاد وەک چالاکێکی نەهێنی لە پەیوەندی لەگەڵ کۆمەڵە درێژەی بە چالاکیەکانی خۆیدا. دوای شکستی هێزە چەکدارەکانی ڕژیم و گرتن و ڕزگارکردنی شارەکان لەلایەن پێشمەرگەوە لە ئوردیبەهشتی 1358 هاوڕێ فەرهاد بە فەرمی بوو بە ئەندامی پێشمەرگە. لە هەمان کاتدا لە ئەنجومەنی بوژانەوەی کوێراوە و بنکەی تازە دامەزراودا چالاک بوو. لەو ماوەیەدا وەک مامۆستای نظامی و ڕێکخەر ڕۆڵی ژێراوە. فەرهاد لە ماوەی شەڕی 24 ڕۆژەی شاری سنە لە مانگی گوڵانی ساڵی 1367 هەتاوی وەک پێشمەرگەیەکی کۆمەڵە بە ئەزمموی بە نرخ و کارکتەری کۆمەڵایەتی و ورەی بەرزی لە بەهێزکردنی هێزی نظامی لاوان و بەرزکردنەوەی ورەی خەڵکی ماندوو نەناس و درێژەدان بە ڕۆحیان کاریگەر بوو لە بەرخۆدان. ڕۆڵی ناوبراو لە شکستی هێرشە یەک لە دوای یەکەکانی داگیرکەران بۆ سەر گەڕەکی گەردی گڕۆڵ لە نزیک پادگانی سنا جێگای یادگاریە. فەرهاد لە یەکێک لە واحدەکاندا سازماندرا دوای ئەوەی پێشمەرگە شارەکەی بەجێهێشت. لەو ماوەیەدا هاوسەرگیری لەگەڵ دەستگیرانەکەی و خۆشەویستی گەنجی خۆی ڕفیق زارا کە ئەویش پێشمەرگەی کۆمەڵە بوو دەکات. هاوسەرگیری و خۆشەویستیەک کە بە قوڵایی زیاترەوە تا کۆتایی تەمەن بەردەوام بوو. سێ منداڵی پایبەند بە ئارمانیان بە ناوەکانی ئارام، فواد و ئەشکان دەرەنجامی ئەو خۆشەویستیە درێژخایەنن. لە سەردەمی پێشمەرگەدا هاوڕێ فەرهاد وەک فەرماندەی دەستە و پەل لە باکوورەوە تا باشوور و کوردستانی گرتەوە. لە هەموو بەشەکانی هەرێمی کوردستان کە لەگەڵ پێشمەرگە ئامادە بوو و کاریگەریەکی ماندوو نەناسانە و دیسیپلین و بەرپرسیارەتی و بوێری و فداکاری بەجێهێشت. ئەو کە وەک ئەندامێکی ئەو کومیتەیە لە کاری نظامی و بانگەشەی سیاسیدا ناوبانگی تایبەتی خۆی نیشاندا بوو، دوای پێکهێنانی حیزبی کۆمونیستی ئێران لە خەرمانانی ساڵی 1362 هەتاوی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بوو بە ئەندامی ئەو حیزبە و تاکۆتایی ژیانی بەرداوم. باوەڕی قوڵ و چالاکی و جدیەتی کۆمونیستی فەرهادی کردە کارکتەرێکی جێی متمانە و خۆشەویست لە نێو کرێکاران و ژن و پیاوە ماندوو نەناسەکان و پێشمەرگەدا. کاتێک پێشمەرگە پاشەکشەی کرد بۆ خاڵە سنووریەکانی عێراق، دەبێتە بەرپرسی یەکێک لە کەمپە گەورەکانی ئەم ڕێکخراوە و لە هەمان کاتدا هاوکاری خۆی لەگەڵ بەرنامەی سەربازانی رادیۆی کۆمەڵە دەست پێ کرد. لە ساڵی 92دا کاتێک حیزبی کۆمونیستی کرێکاری جیابەوە، فەرهاد بەرگری لە سیاسەتی شۆڕشگێڕانەی حیزبەکەی کرد و بە نووسراوە و بەزارەکی بۆ چوونی خۆی سەبارەت بە خەسارەکانی ئەو دابەشبوونە دەربڕی. لە هەمان کاتدا زیاتر خۆی بە سوسیالیسمی زانستی ئاشنا دەکات و چالاکانەتر لەگەڵ ڕادیۆی کۆمەڵە هاوکاری دەکات و دەبێتە ئەندامی کومیتەی ناوەندی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە. هاوڕێ فەرهاد هەروەها چالاکانە لەبارەی هۆکار و زیانەکانی ئەو ڕێکخراوە نووسیوە کاتێک لە ساڵی 2000دا دابەش بوو. پێشکەشکاری بەرنامەکانی دەستپێکردنی کاناڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بوو. تا کۆتایی تەمەنی ڕۆڵێکی دیار و کاریگەر لە سیاسەت و ئامادەکردنی ئاسۆی بزوتنەوەی کرێکاری، بەرنامەکانی کۆمەڵە و هەڵسوڕاوان، بەرنامەی ڕاستەوخۆ، بەرنامەی تایبەت، قسە و چاوپێکەوتن، لێهاتووی لە ئامادەکردنی بەرنامەکان بە تایبەتی بەرنامەی کوردی و هێندێک جار ڕاستەوخۆی فارسی، شێوازی قسەکردن و ڕاستگۆیی تەواو و پەیوەندیە یەکسان و دڵسۆزەکانی وای کرد زۆر بەناوبانگ بێت لە نێو جەماوەری بینەردا. هاوڕێ فەرهاد لە ساڵی 1988 بەهۆی هەوکردنی گوێیەوە کە ئەگەری هەبوو بۆ مێشک بگوازرێتەوە، بە پێی بڕیاری کومیتەی ناوەندی ڕەوانەی سوێت کرا. لە هەلومەرجی نوێدا
تواناییەکی گەورەی لە پەیوەندی و بەڕێوەبردن و ڕێخستندا نیشاندا. لەو ماوەیەدا تا کۆتایی تەمەنی ئەندامی کمیتەی ناوەندیەکانی حیزب و کمیتەی دەرەوە بوو و لە کمیتەی تەلەڤیزۆنیشدا ماندوو نەناسانە وەک کۆمونیستێک کاری کرد. لە قوتابخانەکان و لە کۆلێژێک لە وڵاتی سوئێت میدیای خوێندووە و کتێبێکی ڕێنمایی لەسەر ئەم بابەتە بۆ کاناڵی تەلەڤیزۆنی کۆمەڵە نووسیوە. لە هەمان کاتدا لە کارگەیەکی پاکتەکردنی گۆشت دامەزرا و یەکسەر بۆتە ئەندامی سەندیکاکە. بەو زانیاریانەی لە یاسا و سەندیکاکانی سوێدەوە دەستی کەوتووە کتێبێکی نووسی و بووە بە بەرگریکارێکی بەهێز و جدی لە بەرژەوەندی کرێکاراندا. پەیوەندی نزیکی لەگەڵ کرێکاران وای لێکرد کە متمانەی پێ بکرێت و بە دڵی ئەوان بێت و ببێتە نێونەری هەڵبژێردراوی ئەوان لە سەندیکادا. لە باڵی ڕادیکاڵی سەندیکادا چالاک بوو هەوڵی کاریگەرانەی بۆ باشترکردنی بارودۆخی کارکردنی کرێکاراندا. کتێبفرۆشیەکی لەو شارەدا کردەوە کە تێیدا دەژیا و پەیوەندیەکی دۆستانەیان لەگەڵ زۆربەی خەڵکی شارەکەدا دروست کرد، چە سوێدی و چ خەیرە سوێدی. بەشدارێکی بەردەوام و چالاک بوو لە هەموو کارە کرێکاری و مافخوازەکان و ئازادی خوازانەدا و بەرگری لە ڕادیکاڵترین سیاسەت و کاریگەرترین ڕێوشۆنی لە سیاسەتەی دەرەوەی کمیتەدا دەکرد. حاوکات فەرهاد لە تەلەڤیزیۆن و بەرهەمهێنانی بەرنامەی کرێکاری و کۆمونیستی و راپۆرتەکانی جۆرا و جۆر درێژەی بە چالاکیەکانیدا. لەو ماوەیەدا ڕۆڵی سەرەکی لە دامەزراندن و دیاریکردنی سیاسەتی هەردوو دەستگای هەواڵی کاریگەر و کۆڵبەرنیوزدا بینیوە و لە کاتی کۆچی دواییدا لە دەستەی ناوەندی ئەو ئاژانسە هەواڵانەدا چالاک بوو. لە دوایین دابڕانی ژمارەیەک لە هاوڕێیان لە حیزبی کۆمونیستی ئێران وەک هەمیشە چالاکانە بۆ چوونی کۆمونیستی و شۆڕشگێڕانەی خۆی دەربڕی و نووسی. هاوڕێ فەرهاد لە ماوەی ژیانی لە ئوروپا بۆ ماوەی چەند مانگێک جارجارە دەگەڕایەوە بۆ کوردستان و لە سیاسەت و چالاکیەکانی پێشمەرگە و ڕاهێنانی خۆبەخشانی پێشمەرگەکان و قبولکردن یان ڕەتکردنەوەیان وە کاری تەلەڤیزۆنی ڕۆڵێکی بەرچاوی هەبوو. کاتێک بۆ دوجار گەڕایەوە بۆ کوردستان تووشی ئاڵۆزی بوو بەهۆی نەخۆشیەکی شێرپەنجەیی کوشەندە، بەڵام بە وزەی بێکۆتایی خۆی بەردەوام بوو لە جێبەجێکردنی ئەرکە شۆڕشگێڕیەکانی. کاتێک ئازارەکە دەستی پێکرد ئەو ئێش و ئازارەی تەحمل کرد بەهۆی بەردەوامی چالاکیەکانی پەیوەست بە پێشمەرگە، تەلەڤیزیۆن، چاوپێکەوتنی زۆر لەگەڵ میدیای گشتیتر و بە جێگەیاندنی ئەرکەکان لە کومیتەی ناوەندیدا. هەر بۆیە دواکەوت لە بیرکردنەوە لە چارەسەری بۆ نەخۆشیەکەی. کاتێک بە پێداگری هاوڕێکانی گەڕایەوە دەرەوە کاری خۆی کردبوو. هاوڕێ فەرهاد هەموو سفتە ناوەزەکانی خۆی نیشاندا لەوانە باوەڕی قوڵ بە کۆمونیزم و ڕزگاری چینی کرێکار، ورەی شۆڕشگێڕانەی گەورە، بەرپرسیارەتی، هاودەنگی قوڵ و بوێری نمونەیی لە بەرەنگاربوونەوەی مردن و بەخشینی هێز و ورە جارێکی دیکە لە ماوەی ئەو سێ مانگەی کە لەسەر جێگا بوو، واتە 20 ژوئەنی 2021 هاوتا لەگەڵ 30 جۆزەردانی 1400 حیزبی کۆمونیستی ئێران بنەماڵەی شۆڕشگێڕ و جەماوەری بێبەش کرد لە هەبوونی سەرکردەیەکی ماندوو نەناس و کەسێکی خۆشەویست، خۆنەویست، ڕاست و ئازادە. بە درێژەدان بە ڕێباز و ئامانجی بەرزی ڕێز دەگرین لە یاد و بیرەوەری هاوڕێ فەرهاد شعبانی. تۆ نامرید ئازیزەکەم، چاوەکانم فەرهادەکەم. تۆ نامری ئازیزەکەم، چاوەکانم فەرهادەکەم. تۆ چێوکەنی و بێستوونی هیوامانت لە کۆڵ نابوو. تۆ دەنجی دلێری هەژاران و مافخوازانی ئەم جیهانەی. تۆ دەنجی شمشاڵی هەست بزوێنی کرێکاری هۆشیاری. تۆ قاس پەیکەوی سەرگا شەبەردی
ئەم وڵاتی بە ئاگر و ئاسن چێڵدراوەی تۆ خرۆشی ڕاپەڕینی لە خوێن شەڵاڵ کراوی 57ی تۆ تو لە نەمامێکی باڵا کردووی ئەو ڕاپەڕینەی تۆ ڕابەر و تۆ مامۆستای ئێستای تۆ پێشمەرگە و پارێزەری بنکەکانی سنەی خوێناوی تۆ پشتیوانی یەکێتی جوتیاران و جەمعیەتەکانی تۆ شاگردی ئەمەکناسی فعاد و سدیق و جەعفەر و خانەی لەسەر دڵانی تۆ خۆت ڕابەری و فێرگەی وانەکانی تۆ پێشمەرگەی چەک لە شانی بە پەنتایی ئەم وڵاتی پڕ لە ژان و ئازارەی تۆ قاسپەی ئەو چەکەی کە لە ڕۆژی سەخڵەتدا بەسەر دوژمندا دەبارێنی تۆ پێشمەرگەی کۆڵنەدەری مێژوو شاهیدیت بۆ دەدات لە ئاسمانی بێ ئەستێرەی ئەم وڵاتە ڕەش پۆشەدا تۆ ئەستێرەیەکی گەش و درەوشاوە بوویت تۆ کۆمەڵیت دەنجی هەخوازی خەڵکی چەوساوەی تۆ دەنجی کب نەکراوی ژناونی ژێر پەچە و حجابی زۆرە ملەی تۆ دەنجی دلێری دایکانی جەرگ سوتاوی کە جلوبەرگی خوێناوی ڕۆڵەکانیان کفنی دوا منزڵگەیان تۆ ناوەی کۆڵبەری بە گول لە پێکراوی دەستیدا و گیرکەری تۆ دەنجی شۆڕش و هیوای گەشی دوا ڕۆژمان بوویت تۆ دەم بە بزە لێو بە پێکەنین و بێگرێ و کۆڵ بوویت تۆ ساف و سادە و دڵپاک وەک هەژارانی ئەم وڵاتە بوویت تۆ دەنجی دلێری مافخوازی و نرکەی شێراونەی دژ بە بێعەداڵەتی بوویت تۆ مرەکەبی ئەو قەڵەمانەی کە مێژوو وەک خۆی سوور دەنووسێتەوە هاوڕێم ئازیزەکەم فەرهادەکەم برا گەورەکەم ڕەنجت زۆردا زۆر ماندوو بوویت و ماندوو کرایت و ئومێدت زۆر لە دڵدا بوو کار و ئەرکمان زۆر مابوو کاتی ئەم کۆچە ناوادە و بەپەلە نەبوو ڕێگامان سەخت و دوژمن کەڵپەی لێتیش کردوین و بە مەرگت شای لۆغانیەتی ئارام بن و ئازیزەکەم هاوڕێم باوکی ئارامەکەم ئەم ڕێگا دوور و درێژە کارەماڵ و سوار چاوکی زۆری پێدا و تێپەڕیوە تۆ لە باشترین سوار چاکەکانی ڕێگای ڕزگاری مرۆڤایەتی بوویت ناوت بەسەر سەری مێژووەوە دەدرەوشێتەوە لە ڕۆژی مەرجی خاونەی سوورپۆشدا یادی سوورپۆشی تۆش دەکەینەوە یادت بەخێر یادت دەکەین